لە باشووری کوردستانەوە بڕیارمە کە واز لە هەرشت بێنم لەوێ و بێم لێرە بەشداری ئەم سەفەربەریە بکەم لە ڕۆژئاوای کوردستان. من بە گرنگم زانی لەم قۆناغەیە کە من بێم لێرە کار بکەم. پێویستم بەوە بوو کە بەشداری یاخود لە ناو دۆخی لە ناو واقع و لە ناو مەیدانی ڕۆژئاوای کوردستانە بم. بۆیە من ئێستا لە وەکو ڕۆژنامەوان کە ئەوە کاری سەرەکی خۆمە هاتووم لێرە لە ڕووناهی تیڤ بەشداری کار و خەباتی ئێرە ئەەکەم و بووم بە بەشێک بە خۆشحاڵیەوە لە تیم و لە ستافی ئەم کەناڵە لە ڕۆژئاوای کوردستانەوە. سنوورە کۆنکرێتیە دروست کراوە بشکێنین و لەو شوێنە بووین و بە خۆشحاڵیەوە بە چاوی خۆمان لەم چەند ڕۆژەی ڕابردووە بینیمان کە تەواوی گەل و گەنجان لە باشووری کوردستان و لە باکووری کوردستانەوە توانیان ئەو سنوورە بشکێن و بێنە ڕۆژئاوای کوردستان هەرچەنە کۆمەڵێک ئاستەنگی و کۆمەڵێک زەحمەتیمان ڕوبەڕووبەوە لە سەر سنوور، بەڵام ئێمە ئامانجێکمان هەبوو، ئیرادەیەکمان هەبوو بۆ ئەوەی کە پێی بگەین ئێمە هەموو شتێکمان ینی تێپەڕان توانیمان ئەوە تێپەڕینین و ئەو سنوورە بشکێنین. بە باوەڕی من ئینسان کە ڕووناکی ئەبینێ ئیدی زەحمەتە بگەڕێتەوە بۆ جارێکی تر بگەڕێتەوە بۆ تاریکی. بۆیە ئێمە شتێک لەبەر چای خۆمان ئەبینین و بڕیارماندا کە بە دوای ئەو شتە بڕۆین هەرچەند ئاستەنگیمان بۆ دروست ببێ.